اه ده صح. گرنگترین شت ئەوەیە لە مۆزوعەیە زوو کەشفکردنی شوێنی ڕوودا و تا زوو بەڵگەکان کۆکرێتەوە بۆ ون نەبوونی بەڵگەکان و لە ڕێدانەبردننی دۆسێک. خاڵێکی تر کارکردن لەسەر چاودێری و بەداداشوونی دۆسیەکانی ژنان بە تایبەتی قۆناغەکانی لێکۆڵینەوە کە زۆر گرنگە و هەروەها ئێمە ئەوەشمان زۆر بەلاوە گرنگە کە داواکاری گشتی بێتە سەرخەت چونکە زۆری لەبەر باری کۆمەڵایەتی خێزانەکان و کەسە نزیکەکانیان ناوێرن کە داوا تۆمار بکەن و سوور بن لەسەری بەڵام ئەگەر داواکاری گشتی بێ ئێمەش هەموو ئەبین بە پشتیوانیان بۆ ئەوەی کەیسەکە ون نەکرێەوە بەلا ڕێدا نەبرێ وەک خۆی سزای تاوانبار برێ و بگەین بۆ ئامانجی کە ئەمانوێ و هەروەها داواکاریشین کە بە زووترین کات محکەمەی یا با بڵێن دادگاکانی تایبەت بە توندوتیژی خێزانی دابنرێ. وەک ڕێخنەی ڕۆژشبیرانی کورد بریتانیا هیوادارم کە ئەم هەڵمەتە و ئەم کاکوبار کە هاتووەتە سەرخەت کۆتایی بە ژن کوشتن و بە بێڕێزی بە ژنان بهێنرێ لە کوردستانە. هیوادارم یاسا سەروەر بێت و کۆتایی پێبێت. ئێمە داوا لە دەسەڵات دەکەین لە چارچێوەی یاسادا کۆتایی بە ژن کوشتن و توندوتیژی بەرامبەر بە ژنان بهێنێت و بە پاراستنی مافی مرۆڤ بێنێ و ئەوەی کوشتن و توندوتیژی لێنێ و کۆمەڵگەیە کۆتایی پێبێت. سەرەتا سوپاسی ئامادەبوونی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین. ئێمەی کەمپینی ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتی ئەمڕۆ پێنجەمی ڕۆژی هەڵمەتەکەیە کە ڕامانگەیاندووە لەژێر دروشمی بەتەنیانین لەگەڵ تاین بۆ بەرەنگاربوونەوەی ژنکوژان. ئەمڕۆ لە بەردەمی دادگای سلێمانیە کۆبووینەتەوە. پەیامی ئێمەی ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئاراستەی دەسەڵاتی یاسادانان ئەەکەین، ئاراستەی حاکمەکان ئەەکەین، ئاراستەی کارکردوانی ناو سەرجەم دادگاکانی هەرێمی کوردستان ئەەکەین بۆ ئەوی پیان بڵین ئێوەش بێنە پاڵ پەیامەکەمان و پیان بڵین ئەمانەوێ و داواخوازی ئێمەی ڕێکخراوەکانی ژنان ئەوەیە کە یاسا سەروەر بێ. سەروەری یاسا پێش هەموو شتێکە. پیان بڵین بۆ کوژانی یاسا نامانەوێت لەژێر هەر بیان و هەر پاساوێک بێ لەژێر دەسەڵاتی یاسا قوتار ببن. پیان بڵین ئەمانەوێت بکوژانی ژن بە سزای یاسایی خۆیان بکەن چونکە بوونی یاسای تۆکمە و گرنگ لە خزمەتی مرۆڤایەتیە ئاماژەیە بۆ هزر و فکر و بیر و هۆشیاری تاک لە کۆمەڵگەیە هەروەکو چۆن جێبەجێکردنی یاسا لە هەر کۆمەڵگەیەکە ئاماژەیە بۆ زیندوێتی و گەشەکردن. بۆیە ئەمڕۆ ئێمە لەو باوەڕەوە کۆبووینەتەوە کە باوەڕمان بەوە هەیە مەسەلەی ژن کوشتن، مەسەلەی توندوتیژی دژ بە ژنان ئەگەر چی تەنها ئەرکی یاسا نییە بەڵام یاسا گرنگترین و سەرەکیترینە هەر وڵاتێکە و بەپێی یاسا بێگومان کللتور ئیشکردن لەسەر سیستمی پەروەردە لەسەر هۆشیاری تاک ئەمانە هەمومان پێکەوە ئەتوانین هەوڵ بین کار بکەین بۆ بنبڕکردنی ژن کوشتن و بۆ هێنانەدی کۆمەڵگەیەکی مرۆڤ دۆست و یەکسانی خواست پێکەوە.